زین چیەوە دەبێ چێوە لە بۆ مارە فەقیرەکەی دەبێ مارە فەقیرە چەم دارندامانێ تۆ لە کوێی ئەوە تازە گۆشتم کڕی بۆچێ ئەوە لۆمارە فەقیرە چی مەلیکجان حیات مەزانین ئێستا من لە ماڵی هەنارم باشە کۆمەڵی یاری جوانم هێناوە وەرە بێ ئێستا فێرکردم باشە مامۆستا دەزانێت تو نازانی ئەدی کو گۆشتەکە لۆ دەبردن ئێوەستا سعدی دەوازە فەقیر بێنە بە هەندێک فەن تازەی فێرکەم خاڵە جان واز لەپەم بێنە من وا ژیانم تێک دەچێ کورە فەری ترمێ خەپان فێریکە منجا خاڵە جان لە تۆ تووڕە نەبوومە بەس ژیانی من لە فەنەکانی تو گرنگترا یعنی من ئەو بە سووکە سێر منەکەن من ئەزانین چی لە خارج ڕێز و احترام لێ کرد وەڵایی وتم هەفتەیە ترەوە بۆ بەڵام ئەوە بڕیارم داتر نییە هات بەیانی یەکسە بڕەوە بۆ خارج ئەلێ ڕێزم لێ کرد کار کۆڵ خرا نا تەواو بەرامەکەی وەرە لێرە چاوەڕێنکە ئەو گۆشتەش بگرە دەچم خۆم دەگۆڕم دەم بێ ماڵە فەقیرەکەی دانیشە لێر تا دێمەوە بڕۆ دەرکەیدا لا أتمنى خو ئەمن بڕۆ دەرکەیدا بس خوا توني أخوي يتقتلش نبي باشا باش قسەی ناکە بڕۆ أمانة. باشە بڕۆ دەی بالهنا تخاف بالهنا دەرکەیە وتي ولا دركدانەوە فەرموو چەند دەوێت کوڕە تۆ مکینەتە چەندە ها لۆمارە فەقیرەکە دوو ماڵ فەقیرەکەی کا دوو ژنەکە لە ژۆرێنە لە ژۆرێنە کاکە تو دوو ژنی گەنجت هەیە لە ژوورێ پرکەمە و داک من لەسەر جێکەتینە نەخۆشن قوربانت دەبم دوایێ باشە مامە جان ببوورە لە کاتمان گرتی ئەو گۆشتی خێرێمان هینایە ئەوە چێ خێری کردیە سعدی بەزاس خوا مەرازی عاسب کە سعدی بەزاز ئامین ئیشاڵڵە مامە جان حافێتتان بیشاڵڵە ئیشاڵڵە کاتمۆرە لەگەڵم پێشم بڕۆ دەی بالهنا ئەدی دۆ بۆ دوو ژنی جوانی لێ ها بالهنا لكن أمير فقير هم فقيرك جوانا نانا تو بە من ڕادەبێری نانا بلانر استغفر الله كوبيت الله بيرم تبرتشي خومي یعنی سادی ژنی نەهینایە نانا بلانر تبرتشي خومي كوبيت الله بيرم ما مساعدي جنينه هنا سوال بە کوڕە مەلیک ئەوە ئاخر جارە بە مەڵابێری جێت لێیە ئەوە ئاخر جار پێ بە مەڵابێری نانا بلانر استغفر الله تبرتشي خومي كودرم دبيت الله بيرم خۆم چارەت دەکەم مەلیک نانا بلانر نانا ئەرە سعدی ئەتۆ ئەولیت هەم بەم کرد کاکەت بەتەمای چی چۆم دەبێت ئەو بەنزینم گەشتە نیوتان چ مەزین سەرف کرد ئەی عەمەرە نەمینێ ئەمن لەو وەزعیدا ئەمە تو چاوە لە بەنزینیە وەرە من خەریکە بمرم شەربی نییە دوو تانچە بەنزینی لۆ دەکرم دوو تانکار بەس ئەتو زمانت قەپاتکە ئەتو بینایە عیلازەکەم لێ بکەی عەزیزەکەم ئەوە چ دەکەی أو تلفون لما مساعدي دكم لۆ تەلەفۆن لۆ دەکەی إيش بيتي ئیشی چە إيش الزروبة زەڕور چییە إلا الزروبة طاو باشە لۆی بکە طاو تو فڕەت بە من لێدایە وەڵا نیو تانچی بەنزین کاکە ئەوش بە قوربانی توبی ئەتو کێشە خۆ چارەسەکەم بەس نەکەم کو چارەسەر نازانم کو چارەسەر بکەم وەڵا مەلیک هەگرم هەمن چاو ئەوە شتش لە مستەیە سەر لە قوڕا دەکاتن ولا بابا بحقرب وبي اقل مشكلك دروز بوا اقل مشتكك كشف بوا يكسر وبنير ليخري لبا موسري موسل عملوا بسم الله اعطف مع وسطي الو قالوا كاك سعدي كوي باشي باشي تي بيم بدي تذكر كاك سعدي والله قوشتك كم بدها ما اعرف فخيرك يزروينا دا والله بلا نار الشرم زاربو واذا تجنتني يا اتو بيم بدي مليك بقول بعد طبعا قوشتك دايتشي دام ببيرامير ده شي كنا تسا بيراميد تسا كنا وش يتبدك ئەدلو ماری لیمۆی نەبرد بوو ولا ودري دايت بيراميد تسا نازل تيناكم ولا خباتي كرت قەپاتی انا خباتي كرت ئەش زەڕەکەتەوە بوو أنا پلە هەناشتێکی کرد لە ژنێکینە وەنیە الله يبيع های مەلیک ئەنازانم چ بکەم کوڕاگەر لی دەدەی خوشکم عاجز دەبی ئەگە قسەی پێ دەڵێ بخۆی عاجز دەبی ئێستا نازانم چی لێ بکەم نازانم بقرعانية أو هدي وش يتبدك باش تبكم خارمة يستبكم ئەمن دەچمە ماری هەناری کاکە أي والله برو أما بوك السياري بس أما بري قارم عم بري سعدي من نادي نام دیتی دوومان چ دەبی دي دبقاري وبقول بالي لۆ من لێگەڕە کاکە
لۆ دەرکەی ناکەیەوە کورە لۆ دەرکەی ناکە سوور دەزانم ئێستا لە ژۆری ئارێ دەبکەوە لە ڕای خودای دەبکەوە کورە معقولەت خوا ئێ باشە لە ژۆری لۆ دەرکەی ناکەوێ کو دەزانم لە ژۆری کورە تۆ ئیش بلەکەم لێت دادی دێماردوونە ماوێنی کوڕم ئیشم هەبوو لەگەڵەوەی چوومە جەهەنەمە دانیشە دەرسەکان باشە حیاتەکەم کوڕم لۆ بەمنن نەبوو ئەو ماڵە فەقیرە دوو ژنی پیرن لەگە پیاوەکی سەقەر لۆ هەر بەمنە دەگو دوو ژنن دوو ژنی جوانن یەدیم نەگۆشتی نەزەڵی ناکەم ژنی نەکەم ناڵە بلێ پلە بە توم ڕادەبوار نانە پلانەر کودرم دەپێت وەربێرم لەکە سعدی شەرمەزارت کردەوە نەکەن هەموو شەرمەزارت کرد کوڕە تو چی بە قوربان بوون دەستەکان بخینە زەرگی دایە ئەم بێفایدەیە بێفایدەیە ئەوەندە بە دەرکەی نەتوویمە ژۆری ئەوەندی بەسەر ئەو دیوارەی توویمە ژۆری ئای خوا بۆ مەڕەکانم چیتان بوو بێنم کاوتە باشە باش بەرد بزانم مشکلەیە بوو کەنجی تەواو دەبی ئەو مارە فەقیرە چ باتە گۆڕێ لە من مەپرسە لەو بپرسە کاستە کورەستا هەستە مام قارەمان هەستە کورە ژانی مام قارەمانی برێ یەک دقە ئەمن یەک دقە ئیشەکەم بۆیە چی شت پێیتی دەلێگەڕێ ئەم دوو قسەی لەگە دەکەم ماوە دەبی لە هەموو مۆزوعش بزانی دڵمەگە بەستەبارەت بە ماڵە فەقیرەکەی وەڵڵای شەرمەزاری ئەو لای کردم شەرمەزاری لای سعدی کردم لۆ یعنی کوشە نەزار بووی کوڕامنی بردە پێش دەرکەی ماڵە فەقیرە شەرمەزاری سعدیش بوو نایخوای بن یەک دقە کاوەرە وەرە ئیشم بگە داچوە هیچ کوڕم وەردانیشە ئۆی کوڕم چەند خەریبیم دەکردی داغەریب بابم دەکەم دەرسەکان جوان خین دەوازە بابت بێنە دەرسەکان جوان خین وەرە کورە تو بەم برێ ئەو گۆشتت ئەتو داچێ دادە چان مارە فەقیری کورمام قارەمان بخۆت بەوەستە سعدی مەترسێن ما ئەمن ئەوە نەبردە دومارە ئەوە ئەم ئەو گۆشتانە نەبردە دوماری دومارە فەقیرەکەی ئەم برد بەماری فەقیرەچکە کو یعنی نەدەبردە مارە دوژنەکەی ناوەڵڵا کورە وەڵڵا فێنکای بەدومە کورە باسەکەم دێ وەلا کورە قەندە تۆ عاقل نەبی بەخۆ بۆ کراوە دێ مەڕێ کوڕیسی کورە وەڵڵا هاتو مژجێنیت کرد توش دەرێت مژجێن چەت ناتوێن خەریت کەم بەس کورە ئەتو قەت ئەوە عاقل نەبی ها بەس نەچی خەسارکەی بچی بەولا مەناسەر بکەیت وچیوە چیە ئەوە پارەیە ئەوزەڕاتت کەمە شتریشە مارێ خۆم ئەوە چێت خێر بە دەرزەکەری دەکەی شوز بەزمانە دڵ کورە ئەدەم سەسرە تو پارێک و فرەت دەدەی پارە بەوەندە پیا دەبی بڕۆ خەتۆ لاتم دەدەی بەسە وەڵاتی پێ دەی ئەلفاظ نەکەی بڕۆ دوکاندی ناچم دەبی لە وەڵات زیاتر بی دەدەبی ئەو جێکوی چە شلو دێنم بڕۆ کەلیتە ناتەوێت بیت بڕۆ کورە دەڕدێنم بڕۆ کورە ئەو هێڕە قەت ئەوەندە عاقل نەبووەوە ئۆی ئاو چی مل تووڕە کورە خۆ هەنای بەردامەوە سعدی کورە قارەمانم کورە قسەشی زۆر خۆش پێ برێم هەر لەوەی خۆشتر نییە کورە ئەتو لێ ئەوی لێ دەترسای کورە خۆ هەنەبوو نا ئەو گۆشتەکەی نەبردو مارەی لیمۆی کورە نەبردو مارە فەقیرش کە تۆ هەر قەنا بوو نا دوو جارم لێ تاقیت کردەوە نابەخوای گۆتی بردو مارە فەقیرەشی کە پێکەتم ئەو مار نەبوو باشە هەنار تا کورە خواخوای بەس ئەتوو ڕازی بی لەسەر چاوکەتیا نازانی چ بکاتن ئەرێ وەڵە ئەگە هاتیەوە خۆی لەسەر گرانکە مەمنونیش نەبوو خۆی تێمەگەینە بازارشکە غەڵەتیوان نەکاتن باشە بە سعدی ئێستا وەرە بڕک بە پەلا باشە ئەمش دەستمە ژۆرێ بە هەست پێ نەکەن دە باشە ئەڵقەی پەنجە لێ پیرۆز بێ بۆ ئەو کەسەی دڵی کڕی کە ئەم بینێت دوای دابڕا کواویژدانت چۆن نامری هەموو ڕۆژێ بۆ عەشقی تۆ مشتی خۆری سەرڕێیت و ئەی نازانی ئەی بێوەفا من دنیا خەونم پێ دوو ڕای
بري ئەو منگە لە چییە؟ لە دەرێ بووم جێم لە دەنگت بوو کورە دەرێت سێری لایلۆنی دەخۆی بنیش دەمجو ئاهان دەکرد باشە تو خەریکی چی بەس پێم برێ؟ خەریشی ئەو ماوە بەس پێم برێت و خەریکی چی؟ بەم زوانە دەیتەقێنمەوە کۆمیک سوون دەبمە باشترین ڕاپەر لەو ئەوروپا و لەو شەرقەی هەموو باگم دەکەن داوام لۆ دەنێرن تا کورە بابە ما تا ئێستا کارتی نیشتیمانیمانیە کورە لێوکان هاتا سەی دەرێ بڕۆین دەگیرین لەو لای هاتا سەی دەرێ ئەو لای بڕۆین دەگیرین کورە ئەمە لە چێ ئەتوو لە چێ کورە کاکە لۆ یارمەتی من نادەی چ بکەم گوناحی من چ بی لا حول ولا قوة إلا بالله دەزانیت چم لۆ دەکەی؟ ڕاست دەڕۆی ئەو چ هەر بەسارە خۆشم دێت بەمە وێنێری باشە دەڕۆ پێش بکەوە بڕۆ دەبینی خوشکم هەر ڕۆژە بەنەعەشی هەنجەت بەو پیاوە فەقیرێ دەگری جەمال بەزاز ئەو هەموو سوندەی لۆ خواردی بەڕدێنێ سپی گوتی کچی خوشکەکەم والله سعدی قوربەسەر لە بە تازی برایە من هاتەوە باوەڕت نەکرد نەبابوو نەبارابوو وچی ئەوەیە قسەی لە بۆ بتی بکاتن باشە تو لۆ دەکەی ئەمنیش سەرنەزاری جەمالی کرد دانیس بێ سەلام لێ کردە بەم دەرێ ئاهلێن دەزانی ئاهلێن یعنی چ ئاهلێن فەقەرەکە لە ئێمالکردن با پێ درم ئەمن دەسمە ئەو بازارە بەس برم بیست کەس دەبەر بەرەستەوە سەلام لێ دەکاتن بکەم ئەمنیش لەبەر خۆشەویستی زۆر و ژێرەی زۆرەوە بۆم لێ بەس بکە کەمدە و تەقەتەقەکە دێمرشی دوو دەتەنەکەی دێ دەگەمەکانی خۆم لێرە نین دەچنەوە ماڵی خۆمان ئیدن و ناسنەوە دەبە خۆ بە داخواڕنەوە مارە خۆ لە مارە خۆ داکەسن وڵای ئێرە بۆن چێ ڕبزنی لێ وەس بە کوڕا دەتکەم بە قوربانی دام بۆن مەڕ و بزنی لێ دێت بەخۆ بە داکەوە لۆ لە سنگ و پەچە خۆدانەکەس لۆ لە مارە خۆ نابوو خۆڕم هەی کوێر بم برام کوێر بم بۆ ماڵە سارد و سڕە کوێر بم بێستا لە سزت چ بکە قارەمان بە قوربانی دا و داوی سمێڵت بم بە قوربانی بەژی بارزت بم کچێ مەجار دەدایکێکەمە خەو کابرایەت لێ خەفەتخانی کردە کوڕا تو نازانیت چ خەفەت لەو برام دەخۆ مەستە دەبی چ بخوا لەوێ چ بکا لەوێ ئێستا مەجارم دەیان بڕۆم ئێستا بەس جێ بدە من واز دەداهان بینە ئیشاڵە دەهان بەردەبیتن ئەتو مشکلی خۆت عەلکە ئەتو لەگە مێردی خۆ بسازێ کچێ ئەتۆ ڕۆژ بەراش هەنجەت پێ مەگرە ئەتو هەنجەت پێدەگە دەرێ وەڵا گۆشتی لەو مارەچی بردێ شکم لێتی ئەتو دەزانێت شارزە سعدی نی کچێ سعدی زانیت چەند خێرکەرە سعدی شعارەکی هەیە دەرێ ئەگەر خێر بەو دەستەی کرا نابی ئەو دەستە بزانی ئەتو لەوە دەرێ بە شکو گومانی وڵای دەیە ڕاست دەکا کوڕم ڕاوەست مندار فیتڕەتی پاکە کا قارەمان ئەوەندەی فرت و فێڵ کردی ئەوەندەی فرت و فێڵ کردی ئێ منیش مەجبورم نازانم چ بکە خوایە دەرکێ ئەو چییە؟ هەستە کوڕ بڕە بەستانە چێ چێ دەبە خۆتە هەڕوو بەشکم سعدی بی بە ڕۆژی خۆش بە قسەش خۆش پێشوازی لێ بکە لە ڕوون هەڵ نابڕۆم قەینا باوە بڕۆ چێوە مەگیریە کوڕم مەگیریە خواوا بگیرێ والێکی کردین ڕەتی چەند ساڕی بافیرۆ بردین وەرە کوڕەکەم چە غەیبی دەکەم کوڕە هاتم ماچت بکەم کوڕە جوانەکەم کوڕە هاتم لە ناو مەڕان ڕزگارت بکەم کوڕە جوانەکەم کوڕە قەیدی نییە کوڕە قەیدی نییە هەر ئێرە قابلی داکتای سعدی وەرە دانیشە ئەمە مێم دانیشم ئەمە تەواو ئەتو چێتی ناناسم ئەم جارەچکە ئەم هەنار کوڕە کودیم کوڕە کوولەوەی دەژیم وا پێت برێم دەبەکانی کەم لێ چێم دی جەمال بەزازم دی دەتم سەلام لێکە جەمال بەزاز نیە جواب بشینەدا ئای دەردێ منە هەیەم تو جەمال بەزاز نیە لە بازاری بڵاوی کردەوە هەر دوکانیش تا دەچنیە پێم دەڵێن ئۆمەر ئەم وەلی هات سعدی بەزاز وەی دەخە پێ برێن ئۆمەر هەموو ئەو قسانە لاژدانێت باوەڕ دێنێت و خاترێم بگرە وەرداش هەر چەندە ڕدێنیش تراشیە خاترێت و سەرسەرم بەس بە خودای بە بیلاوەت اللهی ئەمن جارش کە نامە مالش سیقەم نەبێ دەچەمانە فەخیران ها سعدی ژنینایە خواوا بگیری والێکی سعدی خۆت منداڵ تەواو قارەمان هاتم گوتم بە ئەو خوڕکۆلەوکەی ببینم غەنیمی بابی دەکاتە
ها سعدي داولي بردن دك شنو سانا او هم مشاكل نعم بيش او هم مشاكل بداوي لبنتي حياة سعدي بتي لكن ماليش زماني تبلا بداوي لبنتي اما عادتك ما قلتيها قولت ترين تاواني دكينني دواء والله داوي اللي بردن دكين يا بابا اول دي بغلطك كاي لو ولا بنعلت الشيطان كورد عن الشاه ولا تو بابا تو قلت حتى الى تو بابا بابا سعدي كيما بقوا بابا مزولة تسمجانا تترسم لكني بغوا كل دوق سيخوش تلقى لا تسعني شكاكا بابا تخوا بابا تغالي دبار بابا بس تكون مازال بابا كل شبيت استكاكا زايدة لا بخاطري كرة كم لا بخاطري تجنيا كا أمو زايمن وكلك بخوش تبي كاكا بو حفتي جديدة بن باشا حفتش كده تامو لا لسه تنزل كان منكودة كيلو وركم بابا نع شيت بيوتشوا كل أدو تسمع لوسيا إبادة وزباچاني زمان ما شيطان دمي أو كنت يقلعك بورا بابا صوتي بس حازم بيدرين حازم بكوشير حازر بو اها قارم اول صدستو جيب دتينو تباو زارجنيا عفوي دكم بلام ادي زارشي كدي ساندستي بيك دوا بختاني لو هالبستام مرحبا بك بيمني سعدي جنيه او زارت شيلي بكا أو عادي من أمان دم معاميتو بلا صدقة عارف أنا شي دستي دبلي لو كان غمودينو لقد دوت زمو بدلتشي عفر وش عمل يا خباتي؟ دبيع يكسر علينا بس بعربين دستي الريخي بريشتا الله باشا تمام رازي اها اگر زارش کنی بختان من هالبستي حتى يكسر ده بالريخي ده بريشتا تمام اي باشا يلا كاكا يلا بابا كرادي أمر خوام تعال كل قارما والله تبالي بيك كاكا عزيت الشدتين داوي اللي بردن اللي دك قارما ساوكم فل دستي خذ بيك ملعون شيرين خوشكم لزروبيا زرتري نا شيرين تري لا شكري كل لا شكري شيرين تري اتو القنداو ياك بارسا شك رواز بينا برا ما استوان مكا بس بيمري ايش تيش بيمري دي بريم بريم شيرين اوي راستي بي قصاكي نازم كو كان بريم دبريك دنا هستبرو شيرين ها لو ميرديناكي امن بيم كتي امن تازه شوي ناك ما وا اوي ببلنا امشكي خطو هستا لبو اي شاشات بس لو دي دركا صبروا لو ميردي بدهامي ناكي دهام واتشي ميردن بيك زور خير خوش مليدي نوبيدي ساميدي بيب كما ادي رولا جان نتزاني براي متصدر بيستيك بو ادي ميرد بدل شادي بكي قوري خرج هم ولا زادي كتيا بس قوران دبرتوا هستا دي وصدق صاري بينا هستا لا ميردي بيب اما بيم كتي مشوي ناك ما وا اخلو ميرد بدهامي ناكي هستا دلن برو تخوا ميردي بيك تخوا اما ميردي ناك ما برودي تخوا ميردي بيك خوا هوار اوتشيان مامي انا وقلت مشوي ناك وكاكا مشوي ناك كاكا چه داری ای هوار رايت كوي كره وقتی کوی چه بو سیگو نابو چه نبو شيرين ميردي ناكا كره بدست خویتی مردی ناکا كره دبی بزوریش بی مردی بکا شتیوانیا الا دبی مردی بی بکا قصة ابو او زعوان همو دا كما ناو نوتي موبايلي لما باش دي كما الشعر والتوزيع دا كان بصن همو رابر كان دا عملت هاتولت كره تلوتي ناگي كره تلوتي ناگي كره كاكا يا هوار كره من دريمه وخانيه دبي بفروش ريتن كره مشتري مالو بيا ابو ايش سعدي يا هوار كنا بايواندي بامنوانيا اتو ايشك الندى دستا من بسمك الشيرني لا حول ولا قوه الا بريبا بالله ايه الرحمه لداك بابا منيش خوكل يلا يا اسطى بك السيزار يا منيش خوكل يوكل كلا صوت واقف سيزار چی كنا سيزار اها رابو ما بروجا ما بيكوي رابي او زي استا كاكو استا دمبيان باري تقسيم بدي كره برو بيشو كو برو يلا جاي
کوڕم مەلیک جێ بدێم جملة کاکە ئێستا دەچێ مەخزنی 3 تۆپ لە حەریرە دەرەجە دووەکان لە ڕەنگی کرێمی باشە جەرگم باش بس ديك بكسر بكسر فەرمو كلمة رانكي تسون يعني تۆ زۆرە سعدی ئای ڕەشید ئای ڕەشید ئای چ لێ کردم تووشی چت کردم کورە تو نازانی کرێمی چ ڕەنگەکە امتصال رانكك کورە تو وەرە نەزانی قوماش فرۆش بی نەزانی ڕەنجی کرێمی کووە ئێستا پێک در پەکوونی ڕەنگە چ کرێمی لێرە نابینەوە لەنەو مۆبایلەکەم هەیە ڕاستە کوڕ تەماشاکە ئەوە ڕەنجی کرێمی کوڕە سپی نییە هاتیم کرێمی بێعەخەر سپی تۆ سپی کرێمی لەگە ناکەیەوە باقی خوای بزانی وها بەکەی نییە ژنە لە بۆ ناینم باشە لە دەرەجە دووەکانە باشە دووەکانە باشە هی دووەم هی دووەم دوو تۆپ لە قوماشی فیزۆن باشە لە قماشی فیزۆن ئەوجا گوتی هەر ڕەنگەک ببینێرە باشە ئازا تو نییە ڕەنگی سۆرە چلۆ بنێرە شینە چلۆ بنێرە پرتەقالێ چلۆ بنێرە باشە باشە دەرگم زۆر باشە ئێستا بڕۆ دوکانی تەلەفۆنە چێ تو بڕۆ بەڵێ قوربان وای خۆشەمانێ پێ بەردیتیا بوو کوڕم ناخۆم کاک سعدی مامەم خواردنێکی دروستی کردووە وەڵاو نیشەگیان دروستی کردووە هاوە کوڕە زۆر بەتامە باوەڕەکەی 28 ساڵ تەمەنمە خواردنی وا خۆشم نەخواردووە کاک سعدی یەک وەسیەت ویمە خۆتە زانی خواردن نازانێت بێنە بۆ لای نیشا کۆرسێکی نی سەعادی بۆ بکاتە وەڵای فێر باشترین خواردنە بێت کۆرە وەڵڵا ئەمە دیارە مە خواردنی مەطعمەکەی کە ئەو جارە چینەها کە زۆ مزریشیەکە ڕێک دیارەکەوەی ئەو مەطعمەیە ئەمە خواردنی نیشەگیانە خۆی بە تایبەتی دروستی کردو بۆتان شێفە لە ئێستاوە نییە شەڕی بووک و خەسووی دەست پێکرد بە خۆی دروستی کردێ کاکە وا دەرێ بە خۆی دروستی کرد حیلانی بوو چاوەکەم تامەکەی ناسم نیشا دروستی نەکردیا زۆر خۆشە بانی سوپاس ئەوەی کەمە شێف لای خۆم مەطعم نانەکەم خۆ کوڕم پرتیساتگانشون خۆشە نەرمی ئەوە خۆت کردوێتی ئەوەش هەموو خۆی دروستی کردووە وڵایی ئافرە ئەرێ ئێستا لەگەر ئیشی وە بزانم محامیە بەڵێ محامی محامی جینایەت یان محامی مەدەنی نانە محامی مەدەنی هەربژی ونێ دەموچاوت بە محامی دەچیتن زۆر سپاس برادرش مەبنیە محامی ونیە پرچی هەڵۆ سەرەوە دادەهینە ئەدی قوربان دەم ئەحواڵت کۆ سەعات زیرەکە بەسات قسەی بەکە یە قسەمەوە باشە تو شتێک بەسەر نەکەتیا نەوەڵا کاک سادی بۆڵی عیب نییە هی باشە ڕەحمە لە ئیمانە سعدی بەڵێ هیچ چاوەکەم لای پانەکەش زۆر خۆشە بەچەکە ناوی چ بوو نیشاخان هەربژی نیشاخان هەربژی ئەرێ کاک سادی پرسیارێ عفو کاک مزەفەر دەبی نەبێ یەک دەقە عمل نەمینێ تخواگەر زۆرت لێ ناوە تۆزەکە بەمەوە ماڵەوە بەسەر چاو ئێمەش نازانین دروستکەین لە ماڵەوە کۆرە دەوز بە کۆڕم دەوز بە
كاك سعدي بالشارع جانا أنا وسعت كوة لقل دوجينية باش تكون زاني من دو جنوب هيا كودا زانة ليش جان خو باسيكا أنتو كودا زاني بێژەنگیان سڕی هەموو ماڵەکەی بۆ باس کرد ولا بإيمان يا والله ولا تموز على شيء أنا عالمي بازك يا كاكا بوست كاكا خو غريباني مالي غزوري خو مالي خزاني خو ما ولا ديم جارية كنا والله اشتاق بصري توكاتيا أنا كنا حني ويمكن زوايا أو شيء زواني نيا كنا تداني شخو مالي تونيا سعدی عمل بتم تركب كم يا زلمة كاكا ده كيف لا كانوا منهجم هيا بالبارو سعدي ربع والله هنا أنا كم بينا أخرج كرم سريان زوبار أهم زانية مشتكي خلان باس حموش تشيل قلي بازك بالضبط خوتي أميرو ولما يجي كوا من وامرا عقلك ما غريبا بسم الله يموتي أم كروكلا في تنايا السلام عليكم عليك السلام نجسن بازم بەڵێ نجسن باشي باشی تۆ زۆر سپاس بابای سنين يودا چی؟ بابت لماري أتو بەڵێ 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 لە ماڵەوەیە أبزا سلوز نبير آدم أرخدش جالب برادرت هاتيا أتو إيش هيا ئیشی هەیە؟ خۆیرەوە فیز نییە ئۆفیسی خۆیەتی هي مشكلة خز ضرور إيشم مال أوزيدا يعني ضرور إيشم هيا لقري ئیشی زەڕۆرە هەیە؟ جاوەڵایی میوانمان هەیە هناك وقت ده بيبرز ضرور أمن إيشم هيا إيشي ئیشەکە بە من بڵێ من بباڵ أخر نابي شخصي لقر بابت أمن بابت من کچی ئەوم بە من بڵێ بەوەڵە إيشا زور مهم ده بابونا أمن لقى بابت ئیشەکە زۆر مهمە زور مهم دەتخوا پێم بڵێ Olmaz baba, mannar abnu babat şahsi de bir şakayı halkay. ئەی پێم ناڵێ Nabi. Yalla man جيتم في ما الله. الله امانت بابا. فێماڵە خوایە بێوە کێ بێ ئەمە یەکەم جارە منەوە بینم